وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەم ڕێچکە و ڕێبازە بەرنادەین لەگەڵی ئەڕۆین لەگەڵ هەوراز و نشێوەکانە خۆمان ئەگرین کاروانی ئیسلامیمان بەردەوامە و ئەمانەوێ ئینشاءڵڵا هەمومان بگەین بە مەنزڵی ئەمان و ئەم میلەتەی ئێمە کە لە معانات و ئەشکەنجە و ناڕەحەتێکی زۆردایە بەداخەوە بەدەست خەڵکانێک کە ئاگایان لە دین نییە ئەسڵەن دین بە شتێکی نامۆ بینن بەداخەوە کاتێک باسی دینەکەن پێیان عیبە ئەگەر یەکێک لە ناویانە هەڵکەوێت ناوی خوا بێنێ گاڵتەی پێەکەن بەداخەوە کەما ئەهلی علم لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی و حتا ئیسرائیلیش بگرە فەخر بە دین و مەزەبی خۆیانەوەکەن دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی دینیە ئەو حیزبانەی هەڵگری مەبدەئی سەهیۆنیەت و ئیسرائیلەتی حەقیقی خۆیانن کە خۆیان باوەڕیان پێیەتی بەو شێوەیە کە هەیە ئەوانە زیاتر دەنگێنن لە ناو خەڵکە و هەر دەوڵەتەکان دەوڵەتێکی دینیە چونکە دەوڵەتەکان ناوی دەوڵەتی ئیسرائیلە کە ناوی پێغەمبەرێکە عەلەیهی سەڵات وەسەلام ئێمەش پێمان عیبە میلەتێکی وەکو کورد کیانێکی سیاسیمان نییە پەرژینێکمان نییە خۆمانی تیا بدۆزینەوە هەموو دەقەیەک مەخاتر و ترس و بیم چواردەوری دامین